لە ماڵی هاونیشتیمانیەکم لە قەزای سۆران لە ڕێکەوتی بیستیدا خدای گەورە منداڵێکی پێبەخشیون ئەوانیش لە خۆشەویستی سەرۆک بافڵ جەلال تاڵەبانی ناوی کوڕەکەیان ناوە بافڵ جا ئەمەوە گفتوگۆ لەگەڵ خۆیان بکەم کاکا سۆسڵاو لێبێ سەرچاوە قوربانجان زۆر بەخێر بڵێ هۆکاری ئەوە چی بوو کە ناوتان لە کوڕەکەتان نا بافڵ بەخوای لە خۆشەویستی سەرۆکی ئەو ناوەم لێناوە ئەوەی دیش حەزم لێ چاو پێکەوت نەکن هەبی ڕسمەکی یادگاری دەگەر ئەو کوڕان بگریتن ئەو تاکە داواکاری تۆ لە سەرۆکی وێنێکی یادگاری لەگەڵ بگرن بەڵێ باشە پێم بڵێ چه پێشنیاری ئەو ناوی بۆ کردی بەخوا هەر بەخۆم ئارەزوم عەزم لێ بوو چکە سەرۆکەکی لێ هاتوو زیرەکە باشە پێم بڵێ چێ سەرەتا پێشنیاری ئەو ناوی بۆ کردی لە ماڵە هەمویان ڕازی بووم بەم ناوە بڵێ خەر ڕازی بوون وڵا پێش ئەوەکەی باوم بوو ئەو ناوی گوتی باوم بڵێ باوکت بۆی کردی بڵێ باشە ئەڕۆمە لای باوکی قسەی لەگەڵەکەم قوربان سڵاو دەبێت برا بەخێ بێ سەرچاوم پێم بڵێ چی بوو وای کرد کە کوڕەکەتنەوەکەت لە خۆشەویستی و لە دڵسۆزی و لە زیرەکی سەرۆکی ئەو ناوەمانینەوە سەرۆک بابل ئەمەوە تێنەوە توێکی پێشمەرگە یەکێتی نیشتمانی کوردستانم بەبێ دابڕان و تەقیبە 32 سارە بن دابڕان لەناو یەکێتی نیشتمانی کوردستان بە بنەمارەوە ئەمە یەکێتینە قوربانیندا لەسەر یەکێتی و ئێستا شمارم داریش وەکو خۆشەویستی بانجە و مدارەکەین سەرۆک لە ماڵێ بە سەرۆک بانجە بەڵێ بە سەرۆک بانجی دەکەین و هەتەمان لە سەوڕی بازش ئیشاڵڵا ئەڕۆین باشە لە ماڵێ هیچ کەتان هەیە بە ناوی تکە بن هەمان با بڵن بەڵێ بەناویمان هەیە بە ناوی مەرهەمان هەیە بە ناوی کۆسەتمان هەیە ئەو ناومان هەمووانە بەڵێ باشە پێم بڵێ داواکاری تۆ پێیامت چیە لێرەوە چی بە ئەگەر باڵێن سەرۆک بافڵ ئەم ڤیددیۆ ببینێت چی پێ دەڵێ وڵی پێ خۆشحالم لە سەرۆک باوێلی ڕزمەشی لەگە ئەو مندارەمان بگری وەکو یادگاریەک بە ناوی ئەو سەرکردە خۆشەویستمان کە سەرکردەی ژیرە و لێ هات و گەنج و لێوە شاوەیە باشە هیچ گرفتان بۆ دروست نەبوو ئێوە لە کاتی ناونان یاخود لە کاتی وڵی ناوەڵی نەخێری گرفتمان بۆ دروست نەبێ بەس وەکو خۆشەویستی بانگەکەین سەرۆک باول لە ماڵێ بەو ناوەبانج بەڵێ هیوادارم تەماشایشان تێ بکات و ڕسمەشان لێ یادگاری دەگە بگریت و دەگە سەرۆکی دەستەکانت خۆش دەستەکانت خۆش سپاس دەکەم بەڵێ ئەمەی گوێویستی بوون وەک ئاماژەم پێدا خی گەورە کوڕێکی پێبەخشیون ئەوانش لە خۆشەویستی سەرۆک بافڵ و خۆشەویستی یەکێتی نیشتیمانی کوردستان ناوی کوڕەکەیان ناوە بافڵ وەک خۆشیان ئاماژیان پێدا لە ماڵەوە هەر بە سەرۆک بانجی دەکەن.